5 یاریزان بوونیان هەیە کە وەرزی ڕابردوو مردبوون، بەڵام ئەم وەرزە زیندوو بوونەوە. پێنجەمیان ئەنسۆ فاتی، ئەو یاریزانەی بەجێگرەوەی مێسی لە بەرشەلۆنە ناو دەبرە و دوای زنجیرەیەک پێکان متمانەی ڕاهێنەری لەدەستدا و ئاستی بەرەو دابەزین ڕۆیشت، بەڵام لەم وەرزەدا لەگەڵ مۆناکۆ دووبارە گەڕاوەتەوە سەر ئاستە بەرزەکەی و گۆڵکاری خولی فەڕەنسایە. چوارەمیان جاک گریلیش، ئەو یاریزانەی وەرزی ڕابردوو لەلایەن پیپ گواردیۆلاوە پشتگوێ خرابوو، بەڵام دوای پەیوەندیکردنی بە ئیڤەرتۆن و بە ئاستی بەرز و کاریگەریەکەی هەمووانی تووشی شۆک کردووە. سێیەمیان مارکوس راشفۆرد، ئاسکەڕەشەکە چەند وەرزە لە نەهامەتیدا دەژی، وەرزی ڕابردوو دوای ئەوەی پەیوەندی بە ئەستۆن ڤیلا کرد کەمێکی وای بۆ گەڕایەوە، بەڵام لەم وەرزەدا لەگەڵ بەرشەلۆنا بووەتە یاریزانێکی سەرەکی پێکهاتەی هانسی فلێک و بەشداری 8 گۆڵی کردووە. دووەم یاریزان فێدریکۆ کێزایە، ئەو یاریزانەی کە بە تەواوەتی ڕووخا بوو، بەڵام لەم وەرزەدا لە چەند یاریەکی یەدەگ لەگەڵ لیڤەرپۆڵ هاتۆتە ناوە و یاریەکەی گۆڕیوە، بەمەش دووبارە متمانی ڕاهێنەری بەدەست هێناوەتەوە. ژمارە 1 لە ڕیال مەدریدە، یاریزانێکە کە بە دەگمەنیش هەلی یاریکردنی بۆ دەڕەخسا تەنانەت لە یاریە بچووکەکانیش، بەڵام ئەم وەرزە بووەتە گۆچانی دەستی چاوی ئەلۆنسۆ و بڕبڕەی پشتیانەکە.